لە دوای دەستبەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کەوا هێزی دەسەڵاتداری هەولێر بە ڕێگەی ترس و تۆقاندن حکمی شارەکە دەکات و ڕێگری لە چاڵاکی سیاسیەکان دەکات بە تایبەتتر چاڵاکی هێزە سیاسیە ئۆپۆزیسیۆنەکانی هەولێر. حزبی شوعی کوردستان لە 5 شوبات هەوڵیدا گرتبوونەوەیەک ئەنجام بدات بۆ ناڕەزایەتی لە دۆخی ئێستای هەرێم و بەردەوامی قەیرانی موچە، بەڵام دەسەڵاتی هەولێر ڕێگری لێکردن گەرچی 48 کاتژمێر بەر لە وادەیە بە نووسراوی فەرمی حکوومەتی خۆجەیی هەولێریان ئاگادار کردبوویەوە. ئەو پەیامەی ئێمە دەمانەوێت پەیامی پشتگیری و داواکاری هەموو خەڵکی کوردستانە، بە تایبەتی موچەخۆران و خانەنشینان و فەرمانبەران لە موچەکە، لەوەی کە موچە وەرناگرن، لەوەی کە پاشەکەوتی موچەیان لایە لە هەموو بابەتێک، لەوەی مامۆستایانی وانە بێژدا نابەزرێن، ئەوەی ئەوان دەیکەن پێشێلکردنێکی زۆر زەق و مەترسیداری سەر ئازادیەکانە. بەرتەسکردنەوەی ئازادی واتە خنکاندنی خەڵک، خنکاندنی خەڵک واتە تەقینەوە. بۆیە کوردستان بە ئازادی پێش دەکەوی. ڕێگریەکانی حزبی دەسەڵاتی هەولێر تەنها لە چوارچێوەی ناڕەزایەتیدا نین، بە جۆرێک گەر تەنانەت هاوخەمیش دەتببڕیت ڕێگەت پێنادرێت، وەک چۆن مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری لە 20 تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو هەوڵیدا گربوونەوەیەکی هاوخەمی لە هەمبەر ئەو هێرشانەی دەکرێتە سەر غەزە ئەنجام بدات، بەڵام دەسەڵات ڕێگری لێکرد گربوونەوەکە لە بەردەم مەڵبەند بەڕێوە بچێت. بە شێوازێکی ئەمنی پارێزگای هەولێر بەڕێوە دەبردرێت، بۆیە دەبینین ڕێگریەکی زۆر هەیە لە بەردەم دەربڕینی ئازادی بۆ بەتایبەتی لە بۆ پارتە سیاسیەکان کە پارتی سیاسی ڕێگە پێدرا و مۆڵەت پێدرا و ڕسمین لە کوردستان، بۆیە دەبین زۆرترین ڕێگری هەیە لەوەی کە بتوانن چالاکی مەدەنی ئەنجامدان لە خۆپیشاندان لە گرتبوونەوە. ئێمە لە ماوەی ڕابردووەکو مەڵبەندی کۆمەڵ هەوڵماندا کە گرتبوونەوەیەک لە بەردەم بارگای مەڵبەندی هەولێر ئەنجام بدەین، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو ڕێگریە زۆرەوە کۆکردنەوەی ئەو هەموو هێزە ئەمنیەی لە دەوروبەری مەڵبەند نەمانتوانی بەو شێوازەیە کە دەمانویست چالاکیەکە ئەنجام بدەین، دوجار ناچار بووین لە ناو بارگای کۆمەڵ ئەنجامی بدەین. لە 4 ساڵ و نیوی دەسەڵاتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا لەژێر پەردەی یاسا ئازادی ڕادەربڕین بەرتەسک کراوەتەوە تا ئەو ڕادەیەی ڕێگە بە هیچ گربوونەوەیەک بۆ داواکردنی مافی گشتی لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پارتی نادرێت. ئەمە سەرباری دەستگیرکردن و حکومدان و زیندانیکردنی دەیان ڕۆژنامەنووس و چاڵاکی مەدەنی کە تاوانیان تەنها ئەوە بووە بەشداریان لە چاڵاکی مەدەنیدا بۆ داواکردنی مافە گشتیەکان کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.